والله هەرەمڕۆ مەسرور بارزانی جێگیری سەرۆکی پارتی دموکراتی کوردستان لەگەڵ لاوان قوتابیان و ئافرەتان کۆبووە پەیامی گرنگی تایبەت بە پرسیال بژاردن و دیدگای پارتی بۆ داهاتووی گەنجان و هەروەها ئایندەی کوردستان هەبوو. من لەگەڵ میوانەکەم تاوتوێن پرسە دەکەم بەڕێز نەچیروان کەلاری سکرتێری کەتی قوتابیانی کوردستان لێرە لە سەدوێ لەگەڵمە زۆر بەخێر بێ. دیدگای مەسرور بارزانی جێگیری سەرۆکی پارتی ئەمڕۆ لە کۆبوونەوەکە تایبەت بە داهاتووی کوردستان چۆن بوو پەیامی ئەوان ڕوو لە گەنجان و لاوان و ئافرەتان چۆنتان بینی؟ طبعا سەرەتا هەر خۆی ئامادەبوونی ئەو گەنجە بێشمارە کە لە یەکێتی قوتابیان و یەکێتی لاوان و یەکێتی ئافرەتانەوە ئەمڕۆ بەشدار بوون وەروە جۆش و خرۆشی بێپایانیان بێ ئەندازەیان دەرخەری ئەوەیە کە گەنجانی کوردستان خۆیان لە ناو پەیڕە و پرۆگرام و دیدگای پارتی دموکراتی کوردستان بە شێوەیەکی گشتی وەروە حکومڕانی پارتی دموکراتی کوردستاندا دەبینەوە پێیان وایە داهاتووی ئەوان لە ناو بەرنامە و پلانەکانی پارتی دموکراتی کوردستاندا جێکراوەتەوە. تایبەت بە دیدگای جەنابی کاک مەسرور بارزانی وەکو جێگری سەرۆکی پارتی دموکراتی کوردستان وەروە وەکو سەرۆکی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەمەی کە ئێمە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو دابینیمان کارکردن لەسەر ئەو تەوەر و پرسانەی کە پەیوەستن بە گەنجان وەروە بە داهاتووینەوەکان بە تایبەتی کارکردن لەسەر پرسی پەروەردە و خوێندنی باڵا وەروە بایەغدان بە ئاستی زانستی و ناوەندەکانی خوێندن وەروە لە هەمان کاتدا کارکردن لەسەر پرۆژەکانی تایبەت بە گەنج وەروە ڕەخساندنی دەرفەتی کار و پاڵپشتیکردنی پرۆژەکانی قەرزی بچووک بۆ گەنجان ئەمە دەرخەری ئەوەیە کە دیدگایەکی ڕوون بۆ ئایندەیەکی باشتر بۆ گەنجانی کوردستان لەلایەن گەنجانەوەستی ساڵدا کراوە بە تایبەت بۆ گەنجان ئەوەی کێسا وەکو خاڵ جەنابەت ئاماژەت پێ کرد توانیوە ئەو چاوەڕوانی گەنجان و هەروەها هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە حکوومەت بەجێ بگەێنێت؟ تەمان گەنجانی کوردستان هەمیشە چاوەڕوانیەکانیان زۆرە هاوشێوەی گەنجان لە هەموو دنیادا چاوەڕوانیەکان زۆرن و لەبەرەوەی گەنج وزەیەکی زۆری هەیە وەروە توانایەکی زۆری هەیە وەروە خاوەنی بیرۆکەی سەردەمیانەوە هەمیشە لەگەڵ بەرەو پێشونەکانی سەردەما گەنجانی کوردستانی هاوشێوەی گەنجانی وڵاتانی تر هەوڵ دەدەن خۆیان بەرەو پێش بن بۆیە هەمیشە ئاستی چاوەڕوانیەکانی ئەوان زۆر بەرزە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئێمە بین هەڵسەنگاندنێکی ورد و بابەتیانە بکەین ڕەچاوی ئەو بارودۆخانە بکەین کە حکوومەتی پێدا تێپەڕیوە لەگەڵەوەی کە بۆ گەنجان کراوە دەبینین کە تا ڕادەیەکی زۆر باش کار بۆ گەنجان کراوە بەڵام لە هەمان کاتدا کاتێک ئەمڕۆ لە پەیامی جەنابی کاک مەسرور بارزانی باس لەوە دەکات کە ئێمە هیوا دەگەڕێنینەوە بۆ گەنج بۆیە لێرەدا دەبینین کە بەڵێ ئەوەی کە کراوە 100% لە ئاستی چاوەڕوانیەکانی گەنجدا نەبووە بەڵام کاتێک گەنج دێ گوێ لەم جۆرە پەیامانە دەگرێت وەروە کارنامەی لیستی 190 پارتی دموکراتی کوردستان دەخوێنێتەوە وەروە بەراوردی دەکات بە لایەنەکانی تر لەبەرەوەی گەنجی ئێستا گەنجێکی وشیارە بەراوردی دەکات بە کارنامەی لایەنەکانی تر و دروشم و پەیامی لایەنەکانی تر ئەو کات بە بێگومان خۆی لەوەیە دەبینێت. باشە بتان وایە گەنجان ئێمە چۆن دەتوانن بەشدار بن لەو بەرنامە و پرۆژانە بۆ گەڕانەوەی هیوا جارێکی تر بۆ گەنجان بۆ پێدانی ڕۆڵی زیاتر پێیان وەکو جەنابی مەسرور بارزانی لە پەیامەکەیدا ئاماژەی پێکرد ئەمانەوەی ڕۆڵ بە گەنجان بدەین بۆ پێشخستنی کوردستان. تەمان گەنج لەم قۆناغەدا ئەوەی کە پێویستە و لەسەر سەرجەم گەنجانی کوردستان ئەرکێکە و پێویستە ئێمە هەمومان وەکو گەنجانی کوردستان پیادەی ئەو ئەرکەی خۆمان بکەین وەرەوە ئەو مافەی خۆمان جێبەجێکەین کە بەشداریکردنە لە پرۆسەی سیاسی پێویستە بەشداریەکی کارامانە بێ لە ئێستادا چ لە ڕێگەی هەڵسەنگاندنێکی ورد بۆ پەیامی لایەنە سیاسی جیاوازەکان وەروە هەوڵدان بۆ گەیاندنی لە ڕێگەی ئەو کەرستانەی کە لەبەر دەستماندا ئێستا هەر گەنجێک بۆ خۆی لە ڕێگەی ئەکاونتەکانی لە تۆڕە کۆمەڵایەتی جیاوازەکانەوە دەنگێکی کاریگەرە و دەنگی دەگاتە سەرجەم گەنجانی تری کوردستان وەروە سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆیە گەنج لە ئێستادا لەم قۆناغەدا پێویستە زۆر گرنگە وشیارانە مامەڵە لەگەڵ ئەو بابەتە بکات وەروە بێت پەیامی لایەنە سیاسەکان ببینێت کاتێک لایەنیسکی سیاسی دەڵێت تێکی دەدەم بەڵام لە هاوکات لەگەڵ ئەوەدا لایەنێکی سیاسی تر هەیە دەڵێت دروستی دەکەم لایەنێکی دەڵێ ڕای دەگرم لایەنێکی دەڵێ بەردەوام دەبم کە هەموو ئەمانە شەر یەک لایەنن ئەمەی من لە دەستە ڕاستم ئاماژە پێ دەدەم بۆیە گەنجان لە ڕێگەی پاڵپشتیکردنی ئەو لایەنە کە پارتی دموکراتی کوردستانە دەتوانن یەکەم جار بەرپرسیارەتەکە جارێکی تر بدەنەوە بەو لایەنەی کە متمانەی بە گەنجان هەیە وەکو ئەمڕۆژ جێگری سەرۆکی پارتی دموکراتی کوردستان ئاماژەی بۆدا کە ئەم جۆش و خرۆشەی ئێوە هێز و تینی زیاتر بە ئێمە دەبەخشێت کە ئەو بەرپرسیارەتێکی سەرشانی گەنجان بۆیە لە ڕێگەی پاڵپشتیکردنی ئەوە ئەنجا دواتر لە ڕێگەی ئەو پەیام و پێشنیار و ڕایانەی کە ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستانی دەکەن لە داهاتوودا دەتوان بەشداریەکی کاریگەر باشە بەرنامەیە کێستا پارتی دایناوە بە تایبەتی لیستی 190 پارتی ئەم خاڵە گرنگانەی کە بەڕێز ئاماژەت پێکرد لە خۆگرتووە تا چەندە گەنج متمانەی بم بەرنمەیە هەیە کە لە داهاتوودا بتوانێت ڕۆڵی پێ ببەخشێت هیوای بۆ بگەڕێنێتەوە هێزی پێ بدات.
بەڵێ خۆشببختانە چ ئەو بەرنمەی کە لە ناو کارنامەی لیستی ١٩ پارتی دموکراتی کوردستانەیە و ئەکی دەبێتە بنەما بۆ کارنامەی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان و چ دیسانەوە ئەگەر بگەڕێنەوە بۆ پەیامەکەی ئەمڕۆی جەنابی جێگری سەرۆکی پارتی دموکراتی کوردستان یعنی زۆر بەوازەحی ئاماژەکردن بە هەندێک چەم سەلەن بەشداریکردنی ئافرەت ڕۆڵپێدان بە گەنجان قسەکردن لەسەر گۆڕانکاریەکانی کەشوهەوا قسەکردن لەسەر بەرزکردنەوەی ئاستی زانستی و ئاستی خوێندن و کۆمەڵێک بابەت کە ئەمانە کۆمەڵێک چەمکی جیهانیشن لە ڕاستیە ئەمە پێم وایە ئەمانە وا دەکات ئەمانە هاندەرە کە گەنج بەڕاستی متمانەیەکی تەواوی بۆ بێ چونکە گەنج ئێمە شتێک لەبیر نەکەین گەنج ئایندەی لەلا مهمە گەنج بایەغ بە داهاتوو دەدا داهاتوو لەکوێ ببینێت ڕوو لەولایە دەکات بۆیە پێم وایە گەنجان بە بێگومان خۆیان لە بەرنامی پارتی دموکراتی باشە متمانەی لای گەنجان دروست بووە ئەوەی کە تا ئێستا کراوە بۆی کە بتوان جارێکی دیکە متمانە بە ئەم بەرنامە و پرۆگرامانە بکەنەوە بۆ داهاتوو طبعا وەکو باسم کرد مەسلەی گەڕانەوەی هیوا بۆ گەنجان کەواتە ئێمە کاتێک باز لەمە دەکەین کەواتە جۆرێک لە بێهیوایی لە هەندێک شوێن دروستکراوە لەبەرەوەی بەشێک لە لایەنە سیاسیەکان بەداخەوە بەشێک لە ڕاگەاندنی نابەرپرس لەگەڵ هەندێک لایەن و کارتێکەری تر هەوڵی ناومێدکردنی گەنج وەروە هەوڵی بڵاوکردنەوەی ڕەشببینی دەدەن بەڵام لەگەڵ هەموو ئەوانەدا دەبینین لایەنێکەیە کە ئیش لەسەر چاندنی هیوا دەکات ئیش لەسەر دروستکردنەوەی متمانە دەکات لەگەڵ ئەوەدا ئێمە ئەگەر بتوانین لەم هەڵبژارنەدا ئەو بەرپرسیارەتە جارێکی تر بەرپرسیارەتی تشکیلکردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان گەنجانی کوردستان هاوکار بن لەوەی کە بەهێزێکی زیاترەوە پارتی دموکراتی کوردستان بتوانێت براوە بێت لەم هەڵبژارنەدا و ژمارەی کورسیەکانی زیاتر بکات بە بێگومان ئەوە هەنگاوی یەکەم دەوێت بۆ گەڕانەوەی ئەو متمانەیە بەرپرسیارەتی هێز لە لایەکی دیکەیە وەکو حکوومەت وەکو پارتی سیاسی بەڵام بەرپرسیارەتی جەماوەر و گەنجان لەکوێدا چۆن ئەو بەرپرسیارەتی قبول دەکەن بۆ بنیادنانی ئەو داهاتوێ کە ئەیانەوێ لە حکومڕانی وڵاتدا لە ئایندەی خۆیاندا ببینن بەڵێ وەکو باسمان کرد لە ڕووی سیاسی و بەشداری سیاسی یعنی گەنجان دەبێت بەشداریکی سیاسی کاریگەریان هەبێت لێرەدا پرۆسەی هەڵبژارنە سیاسی هەیە لای گەنجانی بەڵێ بێگومان گەنجانی کوردستان من ئەتوانم بڵێم لە ئاستێکی زۆر بەرزی وشیاری و ڕۆشنبیری سیاسیدان بە پێچەوانەی هەندێک خەڵک و لایەن کە دەیانوێت ئەم واقعە بشوێنن لەبەرەوەی دەزانن ناتوانن قەنەعەت بە گەنجان بێنن بۆیە دێن وێنەیەکی جیاواز بە خەڵک دەدەن لەسەر گەنجان چونکە دەیانوێت گەنجان ناومێت بکەن چونکە دەزانن بەشداری فراوانی گەنجان یەکسان دەبێت بە کەوتنی ئەوان و شکستی ئەوان چونکە گەنجی وشیار متمانە بەوانە نابەخشێت متمانە باندێک لایەن نابەخشێت کە ئێستا دەیان بینین لە پەیامەکانیان چەند ڕەشببینانە چەند پەیامی نێگەتیڤ چەند یعنی ئینەرژی سلبی دەدەنە خەڵکی کوردستان و گەنجی کوردستان بۆیە ئەوانن کە ئەم وێنەیان دروستکردەوە ئەگەر نا بە پێچەوانەوە گەنجی ئێمە تەواو وشیارە تەنها ئەوەیە کە پێویستە پارتی دموکراتی کوردستان کادرانی پارتی دموکراتی کوردستان هەوڵ بدەن ئەو کارنامەی کە هەیە بە تەواوەتیشی بکرێتەوە بگات بە گەنجانم پێم وایە کە بژاردەی یەکەمی هەموو گەنجێک لە کوردستان جگە لەوانەی کە ناگەین پێیان جگە لەوانەی کە نەتوانراو بگەین پێیان نەتوانراوە کە بەرنامەی پارتی دموکراتی کوردستانیان بۆشی بکرێتەوە بێگومان بژاردەی یەکەمیان پارتی دموکراتی بەڕێز شیروان کەلاری سکرتێری کەتی قوتابیانی کوردستان زۆر سپاس کە لەگەڵمان سپاس